ژنان لە بازاڕی کاردا. ژنانی شاغڵ لە بازاڕی کاری ڕسمیدا لەگەڵ گەلێک موسیبەت و بێمافیدا بەرەوڕوون. زۆربیان لە بەشی گشت و کاڵ و لە کارگای ژێردەکەسدا کار دەکەن و ناکەونە ژێر چەتری ئەم قانونی کارە دژی کرێکاریەشەوە کەوایە بیمە ناکرێن و کەمتر لە لانی کەمی حەقدەستی دیاری کراویان پێدرێت کە خۆی 5 جار لە ژێر هێڵی هەژاریدایە. خاوەنکاران ئیزافەکاریان پێدەکەن و بابەتی ئەم ئیزافەکاریەش هیچ پوڵێکیان پێنادەن. ئەوان پێویستە تاعود بدەن کە مناڵیان نابێت و یان تەنانەت مێردیش ناکەن. خاوەنکاران لە ژنانێکیش کە هاوسەریان هەیە تاعود وەردەگرن کە لە مەرەخەسی دەرمانی مناڵبوون کەڵک وەرنەگرن. بەشێک لە کرێکارانی ژن دەکەونە بەر سوکایەتی و ئازار و ئەزیەتی جنسی. ژمارەیەکیان تەنانەت ناتوانن لە بەرامبەر دەستدرێژی جنسی خاوەنکارەکاندا مقاومەت بکەن. بۆ ئەو ژنانەش کە دەکەونە ژێر چەتری قانونی کارەوە دۆخەکە زۆر باشتر نییە. لە خودی ناوەندی ئامارگیری دەوڵەت دان بەوە دادەنێن کە ئێران لە مەوزوعی لانیکەمی حەقدەستدا خاوەنی یەکێک لە هەرزانترین نرخەکانی حەقدەست لە دنیادایە. ناوەندی ئاماری ئێران دەڵێ کە زۆربەی ژنان لە حەقدەستی چەندین قات کەمتر لە پیاوەن تەنانەت لە بارودۆخی کاری هاوشێوەدا بەهرەمەندن. هەر ئێستاش خاوەنکاران پێیان باشە لە زۆربەی ئەو پیشە مدیریەتانەدا کە پێویستیان بە شارەزایی هەیە ژنان پشتگوێ بخەن و لە دامەزراندنیان خۆ ببوێرن. بەم حاڵەشەوە لە زۆربەی پیشە سادەتر و ئەو بەشە لەو کارانەی کە پێویستیان بە شارەزایی و مەهارەت نییە ژنان دەخرێنە ئەولیەویەت و دۆخی ئەو ژنانەی کە لە بازاڕی کاری ناڕەسمیدا کار دەکەن زۆر لەمەش خراپترە. ئەوەی لێرەدا بە کوردی ئاماژەی پێکرا بەشێکی کەم لەو کێشە و گرفتانەیە کە دەیخینە ڕوو ژنانی لە سەرکار لە بازاڕی ڕسمیدا و ژنانی بە شوێنکارەوە لەگەڵی بەرەوڕوون. ئەو بارودۆخەی کە ژنانی لە سەرکار تێدان بواری بۆ سوئیسفادەی خاوەنکاران لە چەوساندنەوەی تند و داسەپاندنی بێمافی بەرین بەسەر ژناندا خۆش کردو. ژنانی کرێکار لە ئێران بە نیسبەت ژنان و پیاوانی کرێکار لە وڵاتانی پێشکەوتووی سەرمایەداری و تەنانەت هەندێک لە وڵاتانی لە حاڵی گەشەدا زیاتر بە دەست بێمافیەکانەوە دەناڵێنن. هۆکارەکەش ئەوەیە کە حکوومەتی پارێزەری سەرمایە لە ئێران لە دیکتاتۆری مطلقی مەزهەبی لە دژی کرێکاران و بە تایبەت ژنانی کرێکار کەڵک وەردەگرێت. بۆ نمونە قانونی دژی ژنانی ئیسلامی ژنان لە ماڵەوە وەکو نانخۆری پیا و چاو لێ دەکات. ئەمەش ئیجازە بە خاوەنکار ئەدات بە بیانووی ئەوەی کە ژنان نان ئاوەری بنەماڵە نین حەقدەستی کەمتر لە پیاوانیان بۆ کاری یەکسان بداتێ و لە ناوەندە نائەمنەکانی کاریشدا بە توندی بیان چەوسێننەوە.